بەڕێزی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتوونەتە سلێمانی و بە تایبەت لە بازاڕی دۆلارەکە یان تومەنەکەین قسە لەسەر دراوی تومەنی ئێرانی دەکەین. تومەنی ئێرانی ڕێژەیەکی یەکجار زۆر ینی هاتۆتە کوردستان و وەکو باسی لێوە دەکەن قیمەتی خۆی لەدەست داوە. تومەنی ئێرانی چ کاریگەریەکی لەسەر ئابووری کوردستان هەیە؟ بەرزبوونەوەی تومەن، دابەزینی تومەن بۆ ئابووری کوردستان قازانجا یاخود زەرەر. ئێمە لە بۆرسەی تومەنین وەکو دەبینن خەڵکێکی زۆری کاسب کار ینی کار کەسابەتی بە دراوی تومەن دەکات. بابزانی ڕای ئەوان چییە؟ و ئێستا کڕیار زۆرە یاخود فرۆشیار لەگەڵمان بن بابزانین ڕاو بۆ چوونیان چییە؟ کاکی ماندوو نەبی سڵاوت لێبێت. ئەمە بازاری تومەنەکەیە. ئێستا تومەن بازاری چۆنە؟ زۆر دەکڕێت زۆر هەفتەیەکی پێ هەفتەیە پێش ئێستا زۆر خراپ ئێستا زۆر باشە بەرە بازارەکە گەرمەیە جوڵەیە خەڵکی زۆر زۆر تمەن دەکرێت زۆر خراپ و پێشتر زۆر بۆ خراپ بە 22 تمەن بوو ئێستا چەند بە 22 تومەن؟ $100 2 میلیۆن و 200,000 کرد 2 میلیۆن و 200,000 باشە $100 ئەمریکی. ئێستا نرخەکەی چەندە؟ ئێستا 21,550 یعنی 2 میلیۆن و 150,000ەکە یعنی شتێک قیمەتی خۆی بەدەست هێناوە زۆر ئەمە تەسیر دەکامە؟ تاوان تەقسیرەکە ئێستا تۆ دەفرۆشی یان دەیکڕی؟ من کڕیومە ئەوە ئێستای تۆیە؟ ئەوەی ئێمە باش ئەوە تۆ تومەنت هەیە ئێستا دەتەوێت بیفرۆشی ئەمێ بیفرۆشم بە چاوەڕێکە بەشکرد تۆزێت تەسەوڕ دەکەی قازانج بکەیت؟ ئیشەڵڵا باشە پێشتر باسییان نەکرد کە خەڵکێکی زۆر زەرەری کردووە ڕاستە ئەمە؟ من خۆم شخصی خۆم بەڵێت زەرەرم کرد چەندی زەرەری؟ تا دەوەرەقە زەرەرم کرد 50 گەڵەت بۆ 50 گەڵە دەدانە یعنی $5,000 ناخێت بەڵێ $5,000 4,000 تقریبا بۆ ماوەتەوە $1,000 زەرەر کرد $1,000 زەرەر کردووە. ئەمە کەمە بەس خەڵەکەی ملیارە کرد 2 میلیۆن 3 میلیۆن ئەوە بڵێن کە زەرەر دەکەی ئەوە زەرەر بوو. دەفتەری زەرەر کرد دەفتەر خەڵکێکە بۆ دەفتەری لە تومە زەرەر کردووە لە ماوەی چەند ساعاتە ساعات ئێستا زۆرترین عملەکەزەی متمانەبی خەڵکێک زەرەری لێ ناکات چ بکڕێن؟ هەر دۆلارەکە سابتە بۆ هەموو عملەیەک ئێستا خەڵک ڕووی کردوتە یۆرۆ و پاوەند زیاتر یۆرۆ و پاوەند یۆرۆ و پاوەند زیاتر ئەو دۆ باشترە؟ حالیان ئەم دەقەیە ئەو دۆ بەخۆتە لە باشە نرخەکان جیاوازی دەبێت؟ جیاوازی بێت ئێستا لێرە هەرزانترە لە بۆرسای عالەمی جیاوازی دەبێت. باشە ئێستا خەڵک ڕەواجی زیاتر لەسەر دراوی یۆرۆیە لەسەر پاوەند ئەی بۆ دۆلار دۆلار ئەی بینێت چونکە هەموو کەسە تەعاملی پێوەکە دۆلاریش بازاری باش بازاری بەرامبەر هەموو عملەکان هەموو ڕۆژە هەر دۆلار مقابلی هەمویان وەستاوەتەوە مقابلی هەمویان وەستاوەتەوە گۆڕانکاریتیانە دۆلار باشە داخوازی زۆرە دۆلار لە بازار هەیەی بەڵێ بەردەوام هەیە بەردەوامی هەز ڕۆژێ چەند ڕۆژێکە ئەو هەموو عملێش دەخرێتە بازارەوەنێ لە بانقی مەرکەزی چۆنە تۆ تەعامل بە تومەن ناکەی خۆ دوکانەکەت لە تەنیشت بازاری تومەنە بازاری تومەنەکە ئەوانەی کە لە ئیشەکەن لە سا هەشتایی بە پارەی نەخدۆ نایکە یان ئێستا ئەوەی کە حواڵەیە ضرورە لە بازاری ئەو بەرەوە کرێ لای ئێمە نەقدیەکە فەرقی زۆرە ئێستا 1000 تمەنی فەرقە لەگەڵ یعنی سەرێشە و کێشەی زۆرە ئیلا ئەمەگەرێمە بۆ یەکێک تەڵەبی بێ بۆی ئەکڕین بەشی حسابەکەی خۆی خەڵکێک تووشی کێشە بۆ لەسەر تومەن زۆر کەس ئیفلاس بووە ئیفلاس بکە ئەوڵا ئەلیان پرسە خۆیان پێ دەڵێن چەنی ئیفلاسن یعنی هەر ئیفلاسی خۆیان پێ دەڵێن ئەوانەی کە ئیشەکەن خۆیان پێ دەڵێن دەست خۆش بێت تۆ ئەگەر پارەت هەبێت چی دەکڕی؟ وڵای هەر معاملەی گەڵاکەین هەر دۆلار بەس دۆلار دۆلارەکە سیقەت پێی هەیە دۆلارەکەی ترەگەر 50 دینار 100 دینار دا ئەبەزێ 100 دینار سەرەکە وێرەوەنێ برادرتە بووە لە تومەن زەرەری کرد لە تومەن زۆری تیا بڵێ باشە بۆ تومەنەوە ئەوەندە قیمەتەی لە دەستدا وەڵی یاری پێەکەن کۆمەڵێکێ لە دەرەوە یاری بە باندەکانەکەن بەرزنزوی زۆر تومەن یاری پێ دەکەن ڕۆژەیە سەعات هەیە 1000 تمەندا بەزێت 1000 تمەن سەرەکە بە سەعات بە سەعات بەسعات بە ڕۆژ بە سەعات بە سەعات ینی خەڵکێکە یاری پێ دەکەن خەڵکێکەیە لە دەرەوە یاری پێ دەکەن کەوایە تۆ وەکو کاسبکارێک لە بازارەکە دەڵێتە خەڵک ئاگادار بە تومەن مەکڕن وەڵی خۆشمانێکەکەین کەمکەمێ بە زۆرنە بەزە لێیا ڕۆژی شتی خەیاڵیە فرۆشتن و خەیاڵیەکە دەبێت زۆر وریابێ و تەعاملی ئارەوەڵا کاکی من ماندوو نەبی تۆ کاسبکاری لە ناو جەرگەی بازاری تومەنەکەی پێم بڵێ چ ڕێنمایەکەی بۆ هاوڵاتیان تومەن بکڕێ باشە یاخود نەکڕ چکۆ زۆر کەس بازرگانی پێوەدە لە هەموو دنیا عملە هیچ قیاساتێک نییە بۆ عملە لە هەموو دنیا عملەی هەموو وڵاتان بەتابەتی ئێران وڵاتێکی گەورەیە خاوەنی ئیمپراتۆریەتیش کۆنا ئێستا ئێرانێکێکە لە وڵاتانەی کە
کێشەی اقتصادی هەیە وەکو چۆن کێشەی کۆرۆناشیە لەم وەختەیە پێشتریش حساری اقتصادی ئەمریکای لەسەرە لەبەرەوە لەم وەختەیە ئەوەی کە ئێران کەوتوتە سەر ئەزمەیەکی اقتصادی ئێستا بیکڕینیان نەیکرد ئەگەر بڵم بیکڕا ئاخر ناڵێ بازار دیار نییە بازار دیار نییە لەبەرەوەی فترێ لەوە پێش تمەن زۆر هەرسیە نابوو وەڵامی سە بە خۆت بوو باشە دەڵێن عملەکان دراوەکانی تر دۆلارە پاوەند چوزانم هەموو ئەو دراوانی کە تۆ باسی لەوە دەکەن مامەڵەی پێوە دەکرێت دەڵێن بە ڕۆژ بە هەفتە بەمان کاریگەری لەسەر بەرزبوون و دابەزین دەوی بەس دەڵێن تومەن بە سعاتە ئەما تا چەند ڕاستە هەموو عملەکان بە سعات و بە کاتە بە تایبەتی تمەن کە بەرزنوزمەیەکی زۆر زۆرەکات ڕۆژ هەمووە زۆر بەرز ببێتەوە بەڵە ڕۆژەوە زۆر بەرزە هەموو هاوڵاتیانەوانەی کە تمەنیانەیە لە ماڵەکانیانە دەرەوە لێرەی فرۆشن ئەوەشی کە خەڵکی بازارەکە خۆیەتی لیان نەکڕێتەوە ئەوانە چێن ئەوانە بۆچ تومەن دەکڕن کاسبن یان دەچنە ئێرە ئەمانە بەشێکی کاسبن بەشێکی خەڵکی دەروێ بازار تیجارەت هەیە بەڵێ یەکێ لە تیجارەتە گەورەکان لە بینی عێراق و ئێرانە یەکێ لە بۆرسە گەورەکان سلێمانیە لەگەڵ ئێرانەکەیکە ئیشی تمە دەکات باشە زەرەر زۆر بووە خەڵک زۆر زەرەری بەڵێ خەڵکی بازاری چۆن هەر دەڵێ زەرەر بوو بەس چۆنی زەرەرەکە کابرا ئەمڕۆ بە سعرەی کڕێ بەڵام دوایی بێقوتە بێ ئەو پارەی بۆ ناکاتەوە لە بەرەوەکەێتە ژێرە و زەرەرەکە بازاری تومەنەوە هیچ تومەنیش نابین بەڵە نایبینی بەڵام بۆ ئەمە تومەن ئەمە بەڵێ باشە ئێستا بازارەکە چۆنە وڵای بازار ئەمڕۆ وەسەتە وەسەتە کڕیار زۆریان فرۆشیە وڵای تر ئەوەیەکە ئیبینی کڕیارەیە فرۆشیارەیە خۆ ئەگانی باشە تومەن ئەگەر بەرز ببێتەوە نرخەکەی بە قیمەت بێ زەرەرە بۆ مەیان قازان لە زۆر کاتا زەرەریش لە زۆر کاشە قازان هەیە قازانجی تیا کردووە بەرز بۆ تۆ باسیەوە ناکەم ینی کابراایەک تیجارەت دەکات بەڵام بۆ هاوڵاتی خۆمان بۆ هاوڵاتی خۆمان بۆ قەسابێ کاسبی ئەکرێتەوە بەعام هەتا تمان بەرز بێ کاسبی ئەکرێتەوە ینی بەرز بێ بەرز بێتەوە کاسبی تۆ ئەکرێتەوە لەگەڵەوە دای بەرز بێ تۆ لەگەڵەوە دای تومەن بەرز بێ بۆ ئێمە باشتر بێ ئابووری کوردستان باشتر بێ والله عملەیە کاکەمەران بە بێ ئیخبارە بەرزبوونی و دابەزینی بەدەوانی کە مجازەفەکەن لە سانەوە پێنجی لە زەرەران باسی مجازەفەت کرد بۆ مجازەفەت بۆ مجازەفەت ئەی کاکەمرای کاڵەیە دەگەڵای لێ سنم یادە بەدەوەی کە کڕین و فرۆشتنەکە عملەیەکە هیچ زەرەرێکی بۆی نییە باشە دەبینم تومەنێکی زۆر لەم بازارە مامەڵی پێوە دەکرێت بۆچی جا ئەگەر وەڵا ئەگەر تومەنی ئێران نەبێ کەوای ئەم بازارەکە لاواز دەبێت هەر کەسی بەڵام چێ بیست بووە دەڵێ خەڵکێکی زۆریش زەرەری کردووەکە زەرەرەکە چییە کابرا کڕوێتی لە 30,000 بینیوێتی 80,000 بینیوە کڕوێتی زەرەرەکە ڕۆژانە ئیشی پێەکە بۆ خۆی پارێکی بێ پێیاگە ئەوە تومەنی ساختە هەیە نانا دەگمەنە کاکەمرانەوە درۆیە قسانە هەمووی پروپاگەندەی کۆمەڵێکن بۆ ئەوی باخلی خۆیان پێ بکەنە وڵاتێکی بۆ ئێران تۆ تومەن دەکڕی بۆ خۆت 15 ساڵە لەم بازار 18 ساڵە باشە تۆ ینی تۆ ئێستا بازاری تومەنە لای تۆ بازارە وەڵام من ئێستا ئەو پەری زەرەریشەکەم ئەو پەری خۆشیشم زەرەریشت لێ کردەوە و تومەنیشت خۆش بازاری تومەن لە سلێمانی جمەی دێت وەکو دەبینی کاسبکارێکی زۆر تومەن دەکڕێت وەکو ینی کەمێک بەر لە ئێستا جێبشتی بەشێک لە کاسبکارەکان بوون خەڵکێک زەرەری کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێن تومەنمان خۆش دەوێت ئەم پارەیە کە هەر یەکێکیان 500,000 وەرەقەیە وانە 500,000 ئەمە دەکات 50 ملیۆن تومەنی ئێرانی دەکاتە نزیکەی 23 وەرەقەی ئەنگەڵا وەکو خەڵکی سلێمانی باسی لێوە دەکەن ئەم هەموو پارەیە 23 وەرەقەی ئەمریکیە کاکی من ماندوو نەبی تەزویری هەیە نا طبعا تزویدی هەیە تەزویری هەیە بەڵێ هەموو پارەی هەیەی نەگەر بەڵام ئێران زیاتریان کەمتر هەمووی هەیەی ینی هەیەی ئێستا منەوە مەجموعەیە تەزویدە هەڵم واسیوە ئەمە پەنجاییە عێراقیشە ئەمە دۆلار ئەمریکیە ئەمە تمەنە ئەمانە هەموو تەزویرن ئەمانە هەمووی تەزویرن ئەمە عێراقیە ئەوە پەنجاییە سەیە هەمووی تەزویری هەیە فورتوفێر هەیە لە بازارەکە ساختە بدرێ خەڵکێک نەزان کەمە ئەو شتەکە کەمە بازارە ناکرێت ناکرێت لە بازار لە دەرەوەی بازار ئەکرێت باشە تۆ بەس پێم بڵێ ئەم پارەیە ئەم تومەنە بەرز بێتەوە بۆ ئابووری ئێمە باشە یان دابەز وەڵاهی ئەمە بەرزبوونەوە و دابەزینی پەیوەستە بە دۆلارەوە هەمووش ئەروەڵا دۆلار بەرزولزمەکە ئێستا دینار وەستاوە بۆ ڕۆژانە
عێراق مەبلەغێکی زۆرە خاتە بازارەوە ناڵێ بەرز بێت چەند ساڵە تۆ کەسابەتی تومەن وەڵا لە 94 زەرت کردووە بەڕاستە زەرت کردووە چەند بووە ئێستا حالیان ئەمە بازاری ئەمە دوکانمانی لە جەژنەوە بن زەرەرا لە چێشتەوە لە زەرت ئەرەوەڵا زەرەکە خۆ زۆر نییە نا من زۆری وانی ینی خەڵکێک جێبیست بوومای فلاسی کرد ئەرەوەڵا زۆری ئیفلاسی کردوەیە 20 دەفتەری هیوا هەیە 50 دەفتەری پێ وێستا هیچی پێ نەماوە خانەوەڵا خانەکەی فرۆشتووە سیاری فرۆشتووە هیچی پێ نەماوە باشە مەت چییە ینی خەڵکێک کەسابەتی دەکات بۆ قازان چۆن دەبێت تۆ لە مامەڵەیەکدا دەفتەر زەرەر ئەیوا هەیە کە بڵێ مامەڵەکە کا دەفتەرە زەرەرەکە لەو دەفتەرەکە زەرەرەکە کە ما ئایگرە بەشکم بڵین پڕیکەمەوە زیاترە کڕێتەوە کاتێک زاندوو دەفتەریکە لە زەرەرە وردە ورداڕۆ کاتێک گاوڕێتەوان ئیفلاسی گرە هیچی پێ نەماوە پێم بڵێ ئێستا خەڵکێک پێی وایە ئەگەر قیمەتی تومەندا بەزی باشترە تومەن بکڕیت تۆ وەکو کاسبکارێک لەم بازارە تومەن بکڕێ باشیان نەکڕێ واللهی من نەسیحەتی هەموو خەڵکەکەم بەڵام نەیکڕێ نەوەڵڵا مەترسیە ئارە وەڵام مەترسی پەیوەندی بە دۆخی سیاسی ئارە وەڵڵا تمەن نەکڕێت هەر کەسەیەت ئەم بازارە پێڵم تمەن مەکڕە باشە ئەمە ڕێی ئەو برادەرە بەو شێوەیە تۆ دەڵێ چی سەبارەت بە تومەن کڕینی باشیان نەکرد والله باش نییە ئیسە زەلامی وای تێ 300 دەفتەری تێ 300 دەفتەری تێ کردووە 500 دەفتەری تێ کردووە بەڵێ بەڵێ زۆری هەر ڕای کردووە لەم بازارە نەماوە بەڵێ بەڵێ چۆنە بە سەعادە ئەو تومانە بەرز دەبێت ئەزانی چۆنە براکەم ئیسە بڵێ ئەیکڕێت بە ملیاری کڕێت 10 میلیارد 20 میلیارد ئەکڕێت بۆ بەیانی تێکی سێری بەیانی 5 میلیارد زەرەکە بەڵێ ئاوایەتم قمارە کاکە وەڵڵی من ئەڵێم هەتا دوور بیلی باشترە ینی ئافرەتێک لە ماڵەوە دانیشتۆ ئاگەیشنێ دەڵێن تومەنی ئێرانی نرخەکەی بەرز بۆ تۆ یان شکاوێکسە دەڵێ بابچم بیک ئەوەیە فەقیرە و خەڵکی فەقیر نازانێ لەوەتەی گەمارۆی ئابووری کەوتۆتە سەر کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ قیمەتی تومەنی ئێرانی ڕیالی ئێرانی قیمەتی خۆی لەدەست دەدات بۆ نمونە ئەمە دراوێکی تومەنی ئێرانیە لە ڕابردوودا کە پێی دەگوترێت 500,000 ریالی ئێرانی دواتر چاپێکی تازەی دروست کردووە کە ئەمە 50,000 ریالی ئێرانیە لەگەڵ ئەوەشدا کە ئێران بەردەوام چاپی تازە دراوی تازە بەرهەم دێنێت بەڵام وەک دەبینی بازارەکەی قیمەتی تومەنەکە ڕۆژ لە دوای ڕۆژ دەشکێت خەڵکێک پێی وایە کڕینی تومەن کاریگەری خراپ دەبێت لە ئابووری کوردستان چونکە بازارەکە کەس نازان ئەم تومەنە کامیان نوێ کامیان هەمەیان نوێیەکەیە لەوە نوێتر هەیە نییە هەیە بەس بە قەرات چۆن هەرەما قسەی لەسەر کراوە دەم 400,000 سپلەکانی باشە ئەو کاتێک کە ئەوە دەرچوو قیمەتەکەی بەرز بۆ یان دابەزی هەرێک نییە بازارەکە لەسەر تحملی بازار ئێستا دابەزی یان بەرز بوو ماوەیەکە یاریەکە باشە کەوایە نرخی تومەنی ئێرانی سەرڕایەوەی کە چاپی تازە بەرهەماتووە بەڵام قیمەتەکەی جێگر نییە بە سەعاتە وەکو خۆیان دەڵێن خەڵکێک بازرگانی پێوە دەکات خەڵکێکیش دەیکڕێ بۆ کەسابەتی واتە نرخەکە جێگر نییە هەر کەسێکی شارەزایی لەسەر تومەنی ئێرانی نەبێت ئەوان دەڵێن باشترە مامەڵەی پێوە نەکرێت جانەکەم تومەنت کڕی ئەمە تومەنە دوێنێ کڕدراوە بە 21 و 800 زەرەر ویان قازان ئەمە ئێستا لە خێرە ئێستا تومەن 21 و 400 باشە من تێناگەم لە مۆزۆ تومەن چۆن دێتە کوردستان تومەن لە ڕێی ئێرانەوە احتیادی دێت بە قاچاق باشە لە ئێران بە قاچاق دێت بەڵێ کۆڵبەرەکان دەهێنن کۆڵبەرەکانی دێن کۆڵبەر تومەنی ئێرانی بەڵێ باشە لەبەرابەر ئەو تومەنە چ دەڕوا دەڕوا ئەمە هەر لێرە ئیشی پێوەکرێت لەم قەڵڤایی شتێ ناڕوە ئەگە شتێک بڕوا بۆ ئێران مەعامەلی ئێرانە بێ بە تمەنی حواڵاکرێ بە تمەنی ئەم شکێ ناکرێت تومەنی حواڵەمانەیە بەڵێ تمەنی حواڵەمانەیە لەوبەر ئەمە بەس لێرە خەڵک بۆ خێر و زەرەرەی کرێت خێر و زەرەر بەڵێ بەس بۆ خێر و زەرەر ئەگنا ئەمە حواڵەکەی بە 22,500 ئەمێ سا وشکەکەی بە 21 و 500 لە هەر 500 ملیۆنەکە تقریبا 20 گەڵای فەرقە 20 گەڵای فەرقە تۆ ئەگەرم تمەنە وشکێ بکڕی لەگەڵ حواڵەکەیە
هەردوو یەک پارەیە ئەوە ئێستا تۆ 20 گەڵام قازانج کردووە نانە 20 گەڵام قازانج نەکرد لەگەڵ حواڵەکەی 20 گەڵای فەقیانی حواڵەکە ئەرزانترە لەم تمەنە وشکێت تێگەیشتەوە لەسەر وەرەقەیە حواڵەیە بەس ڕقم حسابیە شێوەش بازدەوە دەکرێت دۆلاریش دەڕوا خەڵکێک دۆلارێکی زۆر ڕۆژانە لە سلێمانیەوە ئەڕوا بۆ ئێران لە سلێمانی لە ئەفغانستان هەڕات لە تورکیا ئێران دۆلاری دەوێت ئێران دۆلاری ئێوە ئەم تمەنە بەس ئیشی پێوەکە نەوتی بۆ نافرۆشرێ ڕۆژانە بەس گەڵا بەم تمەنە پێیاکە خێری کردووە خێرەکە چەند بووە چاو نەفەس نەبێت خێرەکە شتێکی وان نییە بەڕاست بەڵێ حاجی تۆ دۆلارت پێیە دەتەوێت چ بکڕی تومەن دەکڕی تۆ تۆ دەڵێ چی بۆ تومەن جاوات من نایکردم بەس بازارەکە مەعاملەی لەسەرەوە باشترین بازار لەم بازارە تومەنەکەیە ئەرە وڵات من و ئەو لیرە باشە بۆ تومەنە بۆ تومەن وەڵا نازانم لێم عملی پێ دەکەن تۆ بۆ خۆت بەس دۆلاری دەکڕی دۆفرە ئەرە وەڵام بەس دۆلار ینی متمانەت بە تومەن نییە وڵای پێم بەجارێکی 14 گەڵام زەرە لێکرد لەوە ترسای ئەرە وەڵا دەستی خۆ سووتاندووە وەڵا دەستم نەسووتان بەس نیان کتم نامەوێت 14 گەڵا ئەرە وەڵا 100 ملیۆنم کڕی ئەوە نایکڕێ تۆش نایکڕێ ئەمنی دەسێ عملی ناکەم نایکڕێ ناوەڵا تا ئێستا بەرچاوڕوونی نییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کڕینی تومان کارێکی باشە یاخود خراپە ئەرێ بەڕاست لە چوارچێەوەی ئەو هەموو دراوەی کە لەم بازارەدا کاری پێ دەکرێت بۆچی دەبی فۆکس لەسەر تومەنی ئێرانی بی بۆچی دەبی خەڵکێکی زۆر کەسابەتی بە تومەنی ئێرانی بکە ئەم تومەنە چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت حواڵە هەیە لە ڕێی کاغزەوە دراوەوە مامەڵەی لەگەڵدا دەکرێت حاجی جەبار و تەبێژی بازاری دراوەکانە دەمانوێت وەڵامی پرسیارەکانمان بدەیتەوە کاک حاجی پێم بڵێ تۆ کە وتەبێژی کاریگەری تومەن لەسەر ئەم بازارە و بازاری کوردستان بە شێوەیەکی گشتی ئابووری کوردستان چییە؟ هەڵبەز و دابەزی سەرەتا بە خێرەت نانەکەم تامان ئەتوانین بڵێن دوو جۆر کاریگەری هەیە کاریگەریەکان لەسەر کۆی بازاری دارایی و دراوەکان ئەمە خۆی بەخۆی کاریگەریەکەوە کاریگەریەکیش لەسەر هاوردەکردنی کاڵا و شمەک ئەمەش خۆی بەخۆی کاریگەریەکی ترا دیارە بەڕاستی لەو کاتانەیە کە وەکو بڵێ خەڵکێکی زۆر سەرکاتە سەرەوەی بە سەفقەی گەوریان مامەڵەی تمەنکە ئەوژەگەرێتەوە بۆ فاکتەرێکی سەرەکی ئەوش لەو کاتانەیە کە بەهای هەر پارەیەکە ناجێگیر بوو بەرزونیزمی زۆ کرد خەڵکێک بۆ بەدەستهێنانی منفعە ئەچێ مامەڵە ئەکات دیارە ئێستا داخوازی زۆر لەسەر ئێستا هینە لێسادا بڵێ ئەتوانین بڵین داخوازی زۆر لەسەرەوە هەندێک جاریش وەکو بڵێ فرۆشیاریشی زۆرە ئەواتە خستنە ڕوشی هەندێک جار زۆرە بێت بۆ لەبەرەوەی لەم ماوە زەمەنیە ئەتوانین بڵین تمەن بەرزونیزمێکی زۆر زۆری بەخۆیەوە بینی ئەوش بەهۆی ئەنی چەند فاکتەرێکەوە بوو کۆرونا ڤایرۆس دۆخی سیاسی و وەگەماڕۆی ئابووری تەنانەت بەرزبڵێ ئێستا بەرزی و نزمیەکە قازانجی بەس بۆ ئێرانە زەرری بەس بۆ ئێرانە یاخود هەرێمی کوردستانیش بە هەمان دیارە ئەتوانی بڵێ هەم زەریریشی و هەم زیانیشی هەیە من ئەڵەم ئەگەر بە کۆی گشتی خەڵک ئەو کەسانی کە هیچ معریفە و هۆشیاریەکانیە لەسەر مامەڵەکردنی درا و بێنە ناو بازارەکە و مامەڵی تمەنکەن بێگومان تووشی زەرەرە بن بۆ ئەگەر سەیەکە لە هەموو بازارە دارەکانی ژیانە فاینانشال مارکێتەکان هەمیان ڕێوشکاری دارایانە هەیە کە پێڵەن فاینانشال ئەدڤایسەر ئەم فاینانشال ئەدڤایسەرانە بەرچاوڕۆشنی معریفیان بە خەڵک لەسەر دۆخی ئەو پارەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی اقتصادیەوە ئایا داهاتوی و پارێکی زۆر لێرە بە سادەیەوە هەندێک هەیە بەڵێ خەڵکیکی ئاسایی هێتە ناو بازارەکانەوە کە هیچ معریفەی هۆشیارێکی نیە لەسەر پارێ بەڵێ بێگومان تووشی زەرەرە بن یانی تەنانەت توانە بڵێم لەسەر احتیاطی نەختینەی گیرفانی هەڵاتێژی حتما ئاگاداری بازارەکەی بە تایبەت ئەگەر هەموو کوردستان نەبێ بازارەکەی خۆتان بازاری سلێمانی ڕۆژانە چەند مامەڵە بەو دراوە دەکرێت ینی ڕێژەیەکەیە چەند میلیۆن دۆلار ناتوانانی بە دقیق بڵێ ڕۆژانە ینی بەڵام ئەتوانانی ئەڤەرێجێک وەربگریانە ڕۆژانە لەوانەیە 50 میلیارد تمەن احتیمالە ینی ناتوانانی 100% بە دقیقی هەنی دیاریکە بەڵامی تر مامەلەوە وەکو بڵێ سەفقاتی ئێستا زۆرترین داخوازی لەسەر چییە؟ ئێستا زیاتر خواز لەسەر حواڵەیە بۆ لەبەریمانێ کوردستان هەرێمی کوردستان وڵی هەنی وڵاتیەکانی ئەوەی کە ئیمپۆرتەر ئەوە ئەکسپۆرتەر ئێمە زۆرتر کاڵۆشمەکانمان لە ئێرانە بۆ هاورداکرێت دیارە و کاڵۆشمەکانی کە زۆربەی زۆریدا بە تمەنە ڕاتەوە ئەتوانی بڵێن بە پرۆسەی حواڵەتیە پەڕێت بەڵام مامەڵێک تری شێباوەمان لەبیر نەچێت کە پێڵە مامەڵی هەوایی لە دنیای فاینانشال مارکێتە پێڵە فیوچەر کۆنتراکت تاوان ئەمە بۆ دوورخستنەوەی ریسکە کەسێک تۆ هەنیەکی لە وڵاتێک کاڵەوشمەک هاورداکەیت ترسیەوە هەیە کە بەهای پارەکە دابەزێت لەو حاڵەتە لە پێش ئەو پارەیەکری ئەو دراواکری کە بۆی تووشی زەرە
زیاترە نەبیت ئەمە لە دنیای فاینانشنال مارکێتە پێڵن فیوچر کۆنتراکت بۆ دوورخستنەوەی ریسکە بەڵام ئەم فیوچر کۆنتراکە لە بازارەکانە بۆ تا ئەنی واقعەیەک و ئێستا خەڵکی مامەڵی پێوەکە بۆ بەدەستێنانی ریسکی زۆر زۆرە تەمان ئەمە وەکلە قاعدێکی ئابووری هەر شتێکە ڕۆبحی زۆر بێت لە ئەمقابلەوەش ئەوەندەش بەقەدەرەوەش ریسکی هەیە لەبەر ئەوە ئەسا ئەم مامەڵهاوای کێسە لە بازارەکانەکرێ من پێم وایە زەروزانی زۆری لە خەڵک داوا چونکە کەسانێک لەوانەیە سەرمایەکی نەختینی ئەو نەبێ بەڵام زیاتر لە قەبارەی سەرمایە نەختینەکەی خۆی مامەڵێکی قەبارە گەورەی کردووە بەڵام دوا بەدوای ئەو بەهای ئەو تمەنە دابازێت تووشی زەروزانێکی زۆر گەورەی کردووە بەڕاستی. ئەمە بازاری حواڵەکەی سلێمانیە کە حواڵەی دراو بە شێوەی نووسین لە نێوان سلێمانی و پارێزگاکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود تاران هەر باژێڕەشی ئەم وڵاتە بەڕێوە دەچێت دوو شێوە مامەڵە هەیە کە بە دراوی تومەنی ئێرانی دەکرێت یەکیان وەکو دەبینن ئەمە لە ڕێگای حواڵەوەیە ئەوەی دیکەش لە ڕێگای دەستە وەکو بەشێکیان گوتیان بە قاچاق دۆلار دەچێت تومەن دێتە ئەم بازارە بازاری حواڵە چییە؟ ئەم بازارە چێ دەتوانێت بیکە کاسبکارەکانن یان ئەوانەی تجارەت بە دراو دەکەن ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ یەکێک لەو کەسانەی کە لەم بازارە کار دەکەن زانیاری زیاتریان لێوەرگرن. کاکێرش پێمان بڵێ باز لە حواڵە دەکرێت ئێرە بازاری حواڵەی تومەنەکەی چۆن حواڵە دەکرێت؟ والله حواڵە حەسە تەلەب و پێویستیە فەرقەیە یاعتیاد ئێمە بڵین سلێمانی بازاری بۆرسەی تومەنە بازاری جملەیە بەڵێ بازاری جملەیە یعنی پارە زۆرەکە لێرەیە تقریبا ناتوانی وای بڵێ وا بڵێ باشە ئەو پارەیە لە نێوان شارەکانی ئێران و لەگەڵ سلێمانی مامەڵی پێوە دەکرێت ئێمە بڵین وەکو سلێمانی وەکو هەولێر بڵین لە هەولێر کۆمەڵی حواڵە ئەکرێت بەڵێ لە سلێمانیش کۆمەڵی حواڵە بەو شێوە بەڵێ حواڵەکە نووسینگە بۆ نووسینگەیە حواڵەکان چۆن ئەکرێت بڵین لە ئێران خەڵکێکەیە تەرەفی هەیە لێرەش بڵین نووسینگەیە و تەرەفە متمانەیە هەمووی تقریبا متمانەیە بەڵام ئێمە گرفتی ئەومانێ بۆ خۆمان وەکو حکوومەتی خۆمان چونکە بانکی نێودەوڵەتیمانە بانکی ئینتەرناسیۆناڵمان نیە ئەو گرفتی بۆ ئێمە دروست کردو ینی احتیمال لەسەر خۆتان دەکرێت احتیمال دەکرێت لەسەر عیلاقات و خۆ باشە پێم برێکا کێرش دەڵێ لەو بازارە لەو فترەی زەرەر هەبووە قازانجی شەبووە چۆنە بازارەکە؟ وەڵاهی بە حکمی زیاتر شتەکان لێرە لەسەر سیقەیە سیقەیە بەتەمای خوای تقریبا ناتوانی ئەو ناونیشانە کۆمەڵاتی بیتی بەتەمای خوای پارەت لەنێرم ئەگەر هاتۆ هاتەوە ناتۆ ناتۆ زیاتر هەر ئەوەیە بەڵامتر خەڵکێکەیە لێرە بڵێن خەڵکێکی زۆر هەیە خێزانێکی زۆر هەیە لێرە بڵێن ڕزق و ڕۆژی لەسەر ئەمە زۆرن کەسێک نەناسێت یعنی حواڵەی لا ناکات زەرەرەکان زۆر بووە وەڵاهی تقریبا هەیە یعنی زەرەرەکان زۆر نام گەیشتە چەند ینی بۆ نمونە وەڵاهی من معلوماتی دقیقم لە هەنێ لەسەر بەڵام زۆر بووە تقریبا زۆر ئەوش بە حکمی ئەو مامەڵەی کە ئەکرێت بەڵامی تر ئەگەر ئێمە بۆ خۆمان شتێکی ستانداردمان هەبێ مەسەلەن باشە هەموو کەسێک دەتوانێت بێتە ناو بازارە یان قەت باش نییە وەڵاهی خۆی شتەکە ئەگەر وای لێ بگرە خۆی بازاری ئازاد گرفتێکی هەیە بەڕاستی ئێمە لێرە بڵینەوە شەریکەیە مەجموعەیە خێزانی لەسرە ساڵانە تۆ زەریبە ئەدەی شتە دەی بەڕاستی ئەمە ڕسمیاتێکی خۆی خەڵک سیقەی بە تۆ هەیە بەڵامی تر خەڵکێکی هەیە بڵین لەگەڵ ڕێزما و خۆشەویستیم بۆ ئەوی کە لەو بازاڕایە ئەوی دۆست و کەسی ئێمە بەڵامی تر خەڵکێکی هەیە استقلالە بەڵێن دێتە ناو وەزعەکە و سەریش لە تۆ تێگەدا و بازار شتێگەدا لە بازاری تومەنی شاری سلێمانی وەکو کاسبکاران دەڵێن لە ماوەی ڕابردوودا خەڵکێکی زۆر بە کڕین و فرۆشتنی تومەن زەرەریان کرد و خەڵکێکیش قازانجیان کرد بەڵام ئەوانەی کە زەرەریان کردووە وەکو باسی لێوە دەکەن یعنی زەرەرێکی یەکجار زۆرە کاسبکاران دەڵێن باشتر وایە هەر کەسێک کە بێوێت مامەڵا لە دراوی تومەن بکات بۆی کێشە سیاسەکانی ئەو وڵاتە کۆماری ئیسلامی ئێران و کێشە ئابوووریەکانی ئەو وڵاتە باشتر وایە شارەزایی هەبێت چونکە خەڵکێکی زۆر دوای ئەوەی ناشارەزا بووە فێڵی لێکراوە دوای ئەوەی ناشارەزا بووە بە چەندین پارە بەشێکیان باسەوە دەکەن
بە ملیۆنان دۆلاری ئەمریکی زەرەری کردووە بۆی ئەوان دەڵێن باشتر وایە شارەزایی وەگرن ڕاوێژ وەگرن اینجا مامەڵە بە دراوی تومەنی ئێرانی بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست